سڵاوتان لێبێت خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام. مایکی پەیامی ئەمجارە و تەوەری ئەمجارەمان لەسەر گیانی هاوکاری و بوونی هاوکاریە لە نێوان یەکدیدا بە تایبەتی لەم دۆخە ئابووریە سەختەدا و لە پەراوێزی ئەم پرسە سەرەکیەشدا دووبارە لە کاسبکاران و هاوڵاتیان دەپرسین لە دۆخی بازاڕ وە ئەو بارگرانی دواکەوتنی موچە و نەبوونی موچە لەسەر ئەوانی دروست کردووە لەگەڵماندا بن و بینن. ئەگە بسڵمانەتی ما بێ واللهی ها بڵبێ بیکە مەچۆ بۆ حەجخوا بۆ دەنووسێ بە حەج ئەگەر نەیشت بێ قوڕەکرێ بەسەرتاوتەوە بۆ حەجیان بۆ ناکرێ هیچیان نە حەجەکە بۆکرێ نە هاوکاریەکە و نە پیاوەتیەکەشت بۆ ناکرێت. تا چەند پێت وایە ئێستا مەسەلەن کەسێکە بوو فرۆشیارێک بوو دەفتەری قەرزەکانی سووتان وتی خەڵک وەزی زۆر خراپە و خەڵک مائیشەتی ناڕوا و کاری کرد هەر کەسی بەپێی توانای خۆی حەق نییە ئەوە بتوانێت دەستبارێ بێ دەستی هاوکاری درێژ وەڵا بەرەوەڵاگە بیکە نمونەی پیاونەوانە بەرەوەڵا پیرۆزیە بەرەوەڵا ئیسێ من خۆم بە نیسبە خۆمە ناکڕوزێمەوە 10 ساڵە ئیشم بۆ نەکراوە نەخۆشی درێژخایانمەیە احتیاجیشم بەس بەخوای گەورەیە لەبەر خوا دوو کوڕیاومێ ئانی ئەم شەو بڵێم بمبەنە ئەوروپام بن بەس ئەگەر ببێ واللهی بیکەی خوا ئەڵبەخشێ لە هەموو تاوانێ مارە بە قورعان. تا چەند پێت وایە ئەلحەمدولیلا خەڵک ئەو دەسە هاوکاری هێرماوە ئەو دەستگیرۆی هێرماوە بەڵام بەخوا وەسعەکەش وای لێ هاتووە پارەکە شکەم بۆ تۆ میلەتەکە نەفۆتاوە میلەتەکە نەفۆتاوە زروف و قانونەکە فۆتانوێتی باوکو ئەولا ئەم دەسەڵاتە هەمووی لە دەست یەک کردۆتەوە هەمووی لە یەک کردۆتەوە ئینا میلەتەیە بسوڵمان لە کوردستانە بووە چوومە ئەسپەهان تاران تەورێز دوبەی سین ئەو میلەتە لە عێراقایە لە هیچ وڵاتەکانیە بە گەورەی خوایسە بەیانی بڕۆ 50 نەفەر میوانت بێ 50 مریشکرد بۆ سەر بڕە و نانت دەیاتێ لە وڵاتان وان نییە ئەڵێ لە قەرزیشی کردیۆ میوانەکەی بە جوانی ڕایەکە بە جوانی ڕایەکە بە جوانی ئەکیید بە تا چەند بە گرنگێزانی گیانی هاوکاری لە نێوان خەڵک موسڵمانان چین توێژەکان بەتایبەتی لەم دۆخە سەختەیە. وەڵای تر ئەمڕۆ فرسەتێکە بۆ خەڵکێکە وەزعی باش بێ کە بتوانێ فرسەتێکە بۆی کە ئەمڕۆ هاوکاری خەڵکە ئەمە یەک دووەم شیش بینیشمان زروفی وامان زۆر بەڕێ کرد خەڵکەوە بوو وەزعی خراپ بوو تەنها مامۆستاکانی کە ئێستا ئەم مامۆستانە بە بێ معاش و بەبێ پارە ئەوە بوو دەرزەکانی ئاوتەوە نانێشت مەسەلەی تەلە بۆ مەکتەب و تەربیە و مەدرسە پەکیکەوێ بەس ئەمڕۆ وەزعێکی کەیە ئەو کاتەش وەزعی کە بوو بەس ئەمڕۆ بەعام خەڵک هەمووی وەزعی خراپە ئەیتە ئەگەر ئەوەشی ئەمڕۆ بتوانێت مەسەلەن ئیدارەی باشی هەبێ وەزعی باش بێ و دوکانێکە یان سۆپەرمارکێتێکە هەشتێک بتوانێت خزمەتی خەڵکی پێ بکە و ئیمکانی هەبێ وەڵی من بە فرسەتێ زانم وەکو ئەو پیاوەتی ئەگەر نەچێ بۆ عەمرەش ئەوە عەمرەیە بیکات ئەوە حەجە لە بەردەستایەتی تێبینیت کردبێت ئێستا ئێمە لە یەکێک لە بازاڕەکانی شاری سلێمانی تا ڕادەیە کەمبوونەوەی خەڵکیش بە بازاڕەکەەوە هەست پێکەین یعنیە ئەم قەیرانە کاریگەری زۆری دروست کردووە تا چەند گرنگە دوکاندارەکان هەرچەندکە هەستەکەین قسووریشیان نەکردووە بە قەرز پێدان بێ بە لێوەساندن بێ خاوەن خانووەکان کە خانوویان داوە بەکرێ لەسەر خەڵک بوەستن کە ئەم دۆخەیە هاوکار بن بەشێک لە دوکاندارەکانی شەبینی تەنانەت لەو قەرزانە خۆشە بن کە خەڵک قەرزی کردووە لایەن ئێمە بێ هەمومان دەستبار بین وانە بەڵێتەوە زۆر ڕاستە ئەمە ئەڵێ بە دەستێت چەپڵە لێ نایلێ ئەو خەڵکان ئەمە سەلەنستا کە لەو بازاڕیش ئەمڕۆ هەبین پێویستە بە معاشەکەەوە کابرا هیچی پێ نییە بەنیسۆ بازاڕەوە کە معاشەکەی نێرێ دوکانارەکەی سوادە ناکە ئەمجارە خەڵکیش لەمەوە پێش مەسەلەن ئەوەی سا وەزعەکە بینێ چۆنە ئەگەر ئەمڕۆ هاوکاری خەڵکە بەڕاستی شتێکی چاکە بۆ خۆشی و بۆ قیامەتیشی ئەمە یەک دووەم شیش بازاڕیش ئەگەرەوە بڕە هەفتەی کە لەوانەیە 10 ڕۆژیکە 15 ڕۆژیکە بازاڕە ببینیت ئەمڕۆ 100 کەسی تیابینی لەوانە 50 کەسی کەیتیان نەبینیتەوە بڕۆژە دوکانەکانیش داخرێ بەشی گێر بڵێ نایکەمەوە هەر زۆر شتێکی احتیاطیە کابراکە بچێت تاکویارە لێو بۆ سێڵە لە ماڵ لە بەرم بەریدێ دانیشمەوەم باشترە ئۆتا کاکە 2 مانگە موچە نەدراوە خەڵکیش لە سایە هەشتای ژێوی ژیانی لەسەر موچەیە لەسەر موچەیە کە موچەش نەبێت خەڵک بە چی پێداویستی ڕۆژانەی دابینکە خەڵکێ بە قەرز بێ نانبەری وڵای بە قەرزیش نییە
هەر هەیە ئەڵێ لە ڕێی خوا نانمان بەرێ هەیە ئەڵێ لە ڕێی خوا نانمان بەرێ ئێمەش نانیانی چ بکەین سەڵاتی دەیشتوو بە قۆناغا بەڵێ ئەرە وەڵا خەڵک وای لێ هاتووێس باسێک لەمە کرد گیانی هاوکاری لەم قۆناغا کاونە سەختە ئێمە گیانی هاوکاریمانە بێ بۆ هاوکاریکردنی یەکتی ئەگەتەنا بە پێدانی قەرزێکیش بێ یان وەستان بێ لەسەر کەسێکە قەرزاری ئێمەیە تا چەند گرنگە ئەم وەڵاوە گرنگە کۆمەلگای کوردیش تا ڕادەیەک باشە لەو ئاستەوە باشە شکر لەخوا بەزیابێ خەڵک هاوکاری خەڵکە کاتیانی پێداویستیان بڵێن کە داوای یارمەتیەکات هاوکاریانەکەن باشە لەوە چیە کەم بوو بێ خەڵک داوای نانکاو پارەی پێ بێ ئێستا ئەم دۆخە یەک جار وا خەڵکی دۆخە زیاتر وای کردو لە خەڵک کە دەستی هاوکاری بۆ خەڵکی کەم دەرامەت درێژکات ئێستا خەڵک برسی کراوە لەلایەن دەسەڵاتوە موچی بەڵێ بە تاکید چۆن برسی نەکراوە کاکە تۆ لە 2014 خەڵک برسیەتی کاکە ئەوە 11 ساڵێک کاکە خەڵک ناڵێنێ هەی چۆن پێت وایە ئەم بێموچێت ئەسیری لە چاکەش کردووە وڵایتر بێموچەیت ئەسیری لە هەموو شتێک کردووە بەیتر سەبارەت بە چایخانەکان لەبەرەوەی بازار نییە و لەبەرەوەی کەس موچەی پێ نییە و سەردانی شوێنە گەشتیاریەکان ناکەن بەخوا هەمیەتە چایخانەوە گەنجیش بێیشە و گەنج بێکار و بێ کەسابەتە و هەمیە لێرە دانی شێشەوان ئەگەر کەسابەت دەبێت کەس نایەت ئێرە دانی شێ بەخۆ تەسیری لە چاکە کردویان نەیکردو وڵی تاسیری لە چاکە ناکە بەزیتر تاسیری لە دوکان و بازار و لە دەرەوە لە هەمی کردووە یعنی ئێستا تۆڵی تا چایخانەکە قەرەباڵغ بێ مانای بێ ئیشی زیاتر تا چایخانە قەرەباڵغ بێ مانای بێشی زیاترە ئەی گەنج ئەگەر ئیشی هەبێ شەو لە ماڵەوە بێ بەیانی ڕاتە دەرەوە بەکار و کەسابەتی خۆی بەزیتر ئێسەکە چایخانە قەرەباڵغە مانای بێئیشی و مانای بێکاری و بێساحیبی وڵاتەکە یەگەێنێ وەستا هەر بە کورتی پێمان بڵێ ئێستا فرۆشی چات چۆنە هەر بە کورتی لەگەڵتاین لە کەناڵی پەیامەوە پێمان خۆشە باسێکمان بۆکەی تەسیری لە چاک کردووە چاکەم و بێت و فرۆشی چاکەم و بێت و یان خەڵک بێ بە قەرزبی بایان بڵێ پارەم پێ نییە وڵی بێمەعاشەکەی تر تاسیری لە هەمووی کردووە یعنی عام هەمووی گرتوۆتۆ لە بازارەکە چاک لە توکان لە مشتری کابرایەت ئەگە چایە بخوا پێشان دانیش دۆمینەیە کرد هەتا شەو درەنگانێک یاریە کرد ئەو کاتە بیری لە پارە ناکرد زەسە بیری هەمووی لە پاراکاتەوە ینی چەندێ شتەکانیشان هەرزانە کاریگەری دروست بووم کاریگەری لە هەمووی عام لە هەمووی عام گرتوێتی هەوڕێت ئەڵێ مادەم خەڵک زۆر لە چایخانەکان بێ واتە بێ ئیشەکە خوڵ بۆتەوە واتە خەڵک بێ ئیشە تا خەڵک بێشتر بێ زیاتر چایخانەکان قەرەباڵغ خەبن کابرا پاری پێ بێ یە چایەکەخوا ئەوڕۆ بەس نانانی شێتایەکی شەو لێرا دۆمینەکە و لێرە کاتی خۆی بە فیڕۆبە وایە ڕوودا هەبووە خەڵک بێ پارەی پێ نەبێت زۆر بووە زۆر بوو ئەرەوەڵا هەیە پارەی پێ نییە چی پێڵێ پاری چوار چای پێ نەبێ یاکێ پاری چای پێ نەبێ دە هەڵبەتە بێکاری بێ بازاڕیە بڵێ گەر نازابێ چی پێڵێ نازان 250 کە هەرزانتی نیشتە زۆر کەزێ پێی نییە ئەرەوەڵا زۆر کەزێ 250 چاکەی پێ نییە و دڵێ گەر نازابێ هەیە کابراایە لە توابای پێسم بەرێ لە قاپێکە بای پێسم بەرێ بەس هەموو شێگەوێتە سەر خەڵکەکە خۆی هیچی خەتای حکومت نییە دەبێ قوبوڵیانە ئارەوەڵا بە تەعشید ئەو نەزەڕە خەتای حکومەتی تیانە هەمووی خەتای خەڵکە من کە مەعاش لە تۆ ببڕم بۆ من کاسبکارێکی وەک من ئیشوکاری بۆ من نێشت بێت کە هەڵ نەسم ڕانەپەڕم یعنی چی یعنی حکومەتەکەم بەدڵە ساکی خەڵک هاتووە وتوتە بە 1000 بە 1500 تێری ئەوە ئەو خاڵ پڕ بە قاپە بای پێسەم بۆ تێکە هەش بووە خۆی لە ژیری یاوە ڕۆشتوە پارەی پێ نەبووە تێدی لەفەمەر لە یارانی خوارد خۆ باگام لێ بووە ڕۆشتوە پارەی لێ نەبوو یعنی خۆی لە پارە دانەکە دزیوە پارە زانەکە دزیوەتەوە خۆ بەگرنی و کەسانە ئازاکەین ئەوەی ڕۆژگارەکە هەمومانی تێکەوتین بە مانای کەلیمە خەڵک برسی کراوە بە مانای کەلیمە خەڵک برسی کراوە خەڵکیش هەمووی خەتای خۆیەتی یعنی ئەگەر من مامۆساکم فەرمان بەرێکم بۆ نمونە کە مەعاشەکەم لەرێ مانگێ دوان سیان کە قسەنەکەم یعنی جەوەکەم پێ خۆشە تەوەری سەرەکی بەرنامەکەمان لەسەر گیانی هاوکاریە تا چەند گرنگەی ساوەتە الحەمدوللا جەناب و باس کرد کە خەڵکە بۆ ڕۆی شوشە و نەمانداوەتۆ لە ڕوویگەرنیشمان ئازا کردووە تا چەند گرنگەی مەم گیانە هاوکاریەمان تیا بێ خەڵک هەیە دەفتەری قەرزەکەی
ئەسووتێنێڵە فی سەبیل الله ژیانی هاوکاری پێویستە بەڵام ئیتر کە تۆش پێو نەبوو ناتوانانی وایە لەم کاتا ئێمە هەوڵ بین ئەوەی لە توانامانە بیکەین بەتایبەتی ئێستا خەڵک زۆر پێویستی بۆ هاوکاریە ئیتر لە کەم و لە زۆر بە تاژید وایە بەڵامی تر کە وەکووتم کە پارە و پێ نەبوو تۆ بەروونە جانی هاوکاری چی ئێستا هەمووی لە سا 90 تێمی و چەخۆری حکوومەتە کابرا هاتوو ساجی علی بە تاژید وایە بەڵام ئەگەر هەبێ نابێت خۆمانی لێ هەڵەکە بەەوەش هەیە بە تاکیدەوە لە ڕووی دینیشەوە بەخشین پێویستێکی ڕۆحی گیان وڵاتە سیری زۆرە خاستەن بۆ ئیشی کۆڵان و حلوە زیاد لە حەد زیاد لە حەد بەڵێ ئێستا تەماتەوانە نرخیان چۆنە ئێمە زیادە ئیشی ماتامەکەین بەس کاریگەری لەسەر ماتامەکانی شێ بە شێوەی گشتی تەسی لە مەتامەکانیش بەڵێ بە تاهی دەرەوە وەستا ئێمە لە بەرنامەکەمان ئەمڕۆ باسی هاوکاریە قەنگیانی هاوکاری تا شەنگ گرنگە و کەسانی کە توانیانێ هاوکاری بکەن خاوەنی ماڵە خەڵک لە خانووکاری بەکرێ لێی بوەستێ قەرزە لێی بوەستێ توانی پارەی باتی هاوکاری بکە یان قەرزی پێبات تا چەند گرنگە لەم دۆخە سەختا ئێمە گیانی هاوکاریمانە بێت وەڵی هەتا بتوانی یارمەتی خەڵک بێ باشترە چونکە ئەوەی کە مەعاشخۆر لەم کاتا بێواسەیەکی زیاد لە هەر ڕووی تێگرۆوە هەتا بتوانی هاوکاری شانگەی باشە هەم بۆ دین و بە دنیاش خراپ نییەوە وەڵاهی جا تاسیری لە هەموو شتێک کردووە ینی تەنانەت تاسیری لە خێزانیش کە هەڵوەشاوەتە بۆی ئەم بێموچەی و بێبازاڕیەوە ینی نازانم تاسیری یانی زۆر کەسە بەلایەن تێکیش چوو بێ تاسیراتی ئەم بێموچەیە زۆرە تەوەری سەرکی بەرنامەکەمان ئەم ڕۆستە گیانی هاوکاریە خۆ دەزانی ئێستا دۆخێکی سەختە تا چەند گرنگە ئێمە ئەگە توانامانە بۆ هاوکاری بکەین مادی بێ معنەوی بێ بەرامبەر وەڵای جا کورد بەوە ناساوە کە دایم ئەلحەمدولە عاتفیە و یارمەتی هەموو کەسێکەیە لای ئێمەش هەروە ینی بەڕاستی هاوکاری هەموو کەسێ بکەین هەر لە خزمانەوە هەر لە دراوسێوە ڕەفیق و برادەرەوە یان ئێمانە واجبن ئەبێ بکرێ هاوکاری ئەو کەسانی کە کرێچین ئەوانەی کە نەخۆشیان هەیە ئەوانەی مناڵی نەخۆشیان هەیە بەڕاستی هاوکاری ئەمانە واجبە چەند پێت وایە لە ئێستادا بە تایبەتی کە دۆخەکە سەختە مەفروسترە و پێویسترە و کەسانی کە بگۆڵی خوا پێداون زیاتر ئاگایان لە چواردەوری خۆیان بێ هەر هیچ نەبێت چواردەوری خۆیان بەتاکید ئێستا من پێ دەڵێم هەر واجبە ئینسان یارمەتی کەسوکاری هەمووی خۆی لە هەر خۆی لە دراوسێ لە لەوانەی کە بێموچەند بە تایبەتیوانەی کە کرێچینەوانەی نەخۆشیان هەیە ینی بەڕاستی ئەمانە واجبە یارمەتیان بدرێت زۆریش چکە بەڕاستی کابرا نەخۆشی هەیە لەم ڕۆژیان ینی لەوانێ مەصرفی خۆشی پێدابین نەکرێت چ جای نەخۆشەکە یاوە تا کرێخانوەکە یان جا مەصرفی ئێسێش گرانە بەڕاستی ڕۆژانە ژیان قورسە بێ ینی بەڕاستی واجبە ئینسان یارمەتی هەموو کەسێک بە لە هەموو ڕوویەکەوە هەم لە مادی هەم لە معنەوی لەگەڵ چافرۆشتنە و بازاڕ وڵا بازار بە ئام کزە بە ئام کزە یەک و دوان نییە ینی بەڕوونی هەستی پێکرێ بەڕاستی لە کاتێکا ئەم چێشخانە و فرۆشیارانە نرخیشان گران نییە تەسیری لەوە کردبێ ئەخۆ ئەو شوێنانەی کە تۆزێ وەکۆڵێ نرخەکانیشیان بەرزە وڵی ئێمە جێگەی خۆی ئەسە مشتری هەیە لە سەهۆڵەکەەوە دێت چاخوا ئەڵێ چۆڵە تابگات دەستە هەوڵەکەەوە دێت چاخواڵێ چۆڵە تابگاتەکانی بە پێت وایە خەڵک بسیکرا وەڵا بڵێم چی ئەوە نازانم کویت ڕۆژەڵات لە کاتی شەڕەکە شازدا موچەی ئێوە دواناکە سعاتی دوان ناکەین ئەی لای ئێمە بە دوومانگ دواکەوێ ها تەوەری سەرکی بەرنامەکەمان چییە مەسلەی هاوکاریە تا چەند گرنگە ئینسان گیانی هاوکاری هەبێ وەڵا ئێمە هەرچی هاوکار یەک بین هێشتا کەمە هێشتا کەم چۆن بەڕاستی ئەگەر هاوکار یەک بین هەمومان هیچ کێشەیەک ڕوو نایە بەڕاستی من لەو بیر و بڕواایە هەم ئاینەکەمان داوامان لێکە هەم ئینسانیەت ئەسن ئاینەکەمان جێخۆی ئینسانیەت کە ئینسان بین من ببینم دراوسەکەم پێویستی بە شتێکە کە زەرورە وەکو ئەوەی بۆ نمونە مناڵەکانی تێرکە ئەمانە زۆر گرنگە وەکو گەنجێ پێم خۆشە پێمان بڵێ تا چەند هەستەکەی بێموچەی تەسیری لە بازار وەڵی سفرە خۆ معاشێکیشبان هەر تەسیری تێناقا ئەوە چەند 65 ڕۆژە معاشی ناوێتتر ئاگیان لە کەس نییە جناب خۆت ئیشەکە چییە؟ وەڵی ئەمە لەوێ لە فەمانداناوە تەسیری لە لەفەکە کردوکە بە 1500 ئارە وەڵا زۆر زۆر 6 کەمی کردووە خەڵکیت دەڵێ سلااوان لێ گاوانەی کە مشتری بوو جارام و یان ڕێژەی خواردنەکەیان کەم کردوەوە کوامەیان
هەمووی ئێسایە پێش ژان خواردنەکە باسی ئەم عاشاغا باسی بێپارەیەکە 2000 کێشەی ناوەتەوە ئیتر خوار ڕەحممان پێ بکە بزانین چی بەسەر دوایە مەسلەی موچەکە و قەیرانەکە کێشەی کۆمەڵایەتی و دەرونیشی دروست ئەی چۆن ئەرەوەڵا کابرا لە خەوەڵە سێ بیری لای مەعاشە تۆ گیرفانەی چیتیانە بێ نەجەوە هەیە نەتاقەتە هەیە هەر تااقەتە نییە بچی بەڕێە پارە و پێ نەبێ وەڵا سپاس بەخوام خەڵکەی ئێمە باشە کە هەرێکیش ناکوشێ وەکو گەنجێ تەوەرەکەمان لەسەر مەسلەی هاوکاریە تا چەند گرنگە ئێمە لەم دۆخە قورسا تا بتوانین دەستی هاوکاری درێژکەین وڵایە تا پێ بکری هاوکاری خەڵکەی ئەوەنەی ناسرااو بێ ئاگایەگە لە فەقیر بێ ئەوە تا ماتۆڕیش نایاڵێ گیانی هاوکاری دێت تۆزی لەسەر خۆ بڕوە ینی بڵێ ماتۆڕەکان لە لایەکم بێموچەیەکەش لە لایەتر ئێستا خۆ دەزانی هیوا هەیە خانووی داوە بکرێ باشە هیوا هەیە الحەمدولە خوا پێدا و وەزعی باشە و چاوەڕێی موچە نییە هیواشمانەیە مەسەن قەرزی داوە بە خەڵک و کاتی ئەوەی قەرزەکەی بۆ بگەڕێنەوە تا چەند گەورەی ئەم کەسە کات با بە بەرامبەر وڵای خۆ ئەبێت و ئاگاو لە زروفی خەڵک بێ حەسە بیژدان و زەمیری کابراکایتر وەکو ئەو خەڵکە لە کەم و لە زۆر وانە تۆ بێت چاوێکی لە خەڵک بێ سا کابرا دوومان و دە ڕۆژە مەعاش نەدراوە خۆتەوە بێ شعوریەوە هەبێ ئاگاو لە کابرا بێ بە پێی مەجای خۆ خاترێ چاوێکی لێ بێ قەینا کابرا هەموو سەریمانێ ئەچیدە سەری بۆ پارە ئێستا قەی چێقامان و نیوێ مەجای تیا بێ ئەویش بە پێی توانای خۆی تەنانەت ئینسان توانای هەبوو هەر زەخیرەیەکی کەمیش بێ 2 کیلۆ برنج بێ 2 زەید بێ دوین بێبی کاتە ناو زەرفێکە و وەکو دیاری بیبا ینی بەڕاستی ئەوە نەی من ئاگام لێ بێ ئەوە ئەکرێ سپاس بۆخوا میلەتی ئەمە زۆر باشە لەوانە جا زۆری بە شاراوەی شەکرێ بۆخوا سەلامەت بنیا الحەمدوللا کاریگەری ئیسلاممان لەسەر هەیە ئای چۆن سپاس بۆخوای گەورە یاخوا سەلام بێموچەی تاسیری لە تەڵەبیاتی ئەوە کردووە بە کورتی ئێوە ئەگەر شخصی نەبێوازان بە هەزار ڕێژێکی کەمە گوازنەوە وانە پارەی کەم تەسیری لە ئێوەش کردووە ئارەوەڵا چاکیش هەر زۆریش هەبووە خەڵک بێ و بڵێ بەخوا پارەکەم پێنیەوە شتانە هەیە داوەشتی کرد بێ یان شتی لە داواکردن بڵێ پارەم پێ نییە تایسان لەبوو ناوەڵ یعنی ئێوە بەڕوونی هەست بە کاریگەری بێموچەیەکەکەن بەڵێ ئارەوەڵا زۆری شاسیری خەڵکیان تاوا هەژار کردووە ئارەوەڵا بێتاقەتمان کردووە ئێستا ئەم وەسانەشانی ئەوەی تۆزێ بازارەکە کزەوانی ئارەوەڵا کزەی ئەوەیە تر دیلیڤەری داوا ناکە وڵای داوایەکە بە زۆر بەکەمی تا چەند گرگە گیانی هاوکاریمان تیا بێت وڵی زۆر چکە ئێمە وەکو مرۆڤ بێ گیانی هاوکاری تیا بێ هەمومان بۆ یەکتری وەکو براوا بین دایمە بێ لەگەڵێکە تا ئێستا بۆ نمونە کەوتنێ گەشتێکە بەدەمیەکۆین دایمە بێ لەگەڵێکا بین لە مۆزارە خراپە شاخۆزانی دارایی و مادیەن زۆر خراپە ئەگەر ئینسان توانای هەبوو هاوکاری بکە زۆر زیاتر پێویستە لە جاران وایە بەڵێ بەڵامی تر بەخوای سەرش کەمەوە ماوە هاوکاری یەک بکەیت ئەوەی کە پێیەکە بۆ گیفانی خۆیەتی بە ئێساوای لیا تۆ با بڵێن جەنام دەڵێ وەزعەکە و نەقورسە و ژیانەکە و نەقورسە هەر فریای خۆی ئارەوەڵا هەر فریای خۆ دەکەی باوەڕگە ئێستا خۆ ئێمە چەندێ ئیشەکەی هەر ئەوە فریاگەی بەشی مەعاشەکەی خۆ دەرگەیت و بیەی لە ماتۆڕەکە و بەنزینشی تێگەی ئارەوە بەنزین تێگەیت بیەیتەوە بە خۆ دووتاوە هەرەونە فریای مەسرەفی خۆ دەگەوی دووتاوە ئەی باسێکی ئەوم بەو کە تا چەند هەستەقی بازار کەس بووە با تۆزێ بڕێنە پێش ناڵێن کەناڵی پەیام ڕێگایان گرتووە ئارەوەڵا زیاد لە حەد کەس بووە لەبەرەوەی مەعاش نییە و کەس پارەی پێ نییە و نەک کاگە موچە خۆروەری ناگرێ و هیچ بازار نەماوە زۆر کزم ئارەوەڵا هەیە لە ڕۆژێکات 15 ساغ 20 ساغ وازێن یعنی ئەم ئیشە ئێوەش ڕوو لە کەمێ بەهۆی بێ بازاڕی لەبەر بێ بازارەیە کە موچە نەبێتەوە بازار نییە کە بازاڕیش نەبوو کابرا نایەتە بازار شتێ بکڕێ و بیبادە بۆ ماڵ و مناڵەکەی داوای لە فەشەر ناکە نەوەڵا دلیڤەری هەر نییە نەوەڵا تەڵەب نییە موچەیە تاسیری لە بازار کردووە هاڵۆ گیانەڕەوەڵای چۆن تاسیری لێ نەکردووەڕەوەڵا بازاری لە نیوە زیاتر هێناوەتە خوارد لە کاتێکە ئەم بەرهەمانەی ئێوە هەرزانیشن هەر 1500 دینار وڵای ئێرە وەکو گەڕێکێکی شعبی با بڵین خەڵکی شعبی ڕوتەیەکات ئەبێ خواردنەکەش هەرزان بێ بەرەوەڵا ئەوەت ئەسیری کردووە نەبێتەوە تا چەند گرگە ئێمە گیانی هاوکاریمان هەبێت هاوکاری یەکتر بکەین بەتابەتی لەم دۆخە قورسەیە سەختەیە کە ئەبینی خەڵک پارەی پێ نییە خەڵک دۆخێکی
ناهەمواری هەیە ئێمە بەپی توانە بتوانین هاوکاری بەرامبەرکەین زۆر ئەساسە بەڕێزیان ئەوکو ئێمە گەلی کورد گیانی تەباییمان تایە لە کاتە قورسەکان هاوکاری یەکتریەکەین بۆ منە کاتێکی وەکو ئێسەکە بازار هاتۆتە خوارەوە خەڵکێکی فەقیر هەیە کە توانای کڕینی لە فێکشی نییە ئەبێ ئێمە احتیمال بگەینە سەر ئەو خەڵکە فەقیرە و هەوڵ بین کە ئەوانیش وەکو خەڵکە عادیەکە بتوانن چێژ لە خواردنی لە فەیەک وەربگرن وەستا تەسیری کردووە لەوەی خەڵک پاری پێ نەبێت لە فەیە بکڕیان ڕۆڵات تەسیری کرد خەڵک کیلوێ تەماتەش پارەی کیلوێ تەماتەشی پێ نەبێت ئەی چۆن زەلامێ بارە بێنێ لە فێکم بنێ بارم بێنە ئەوەی وتووە ئارە وەڵام ینی خەڵک وای لێهاتووە پارەی لە فەیەکشی پێ نەبێت ئارە وەڵام هیچ نییە ئەوە دەمێچەکە دەڵێ مەعاش نییە و ینی بەعام حەجی دەمەکە دەڵێ پارەم پێ نییە هەمووی ئەڵێ خەتای حکومەتە تۆڵی خەتایکیە وەڵا هەمووی خەتای حکومەتە هەموو داهات و حەچی دوکان هەمی بە شەق باج و سەرانی لێسێنن بۆ کوێڕوە داهاتە بۆ کوێچێ کۆپی دوایە بۆ کوێچێ وەڵا هەمیە دزنە لەو وڵاتانە لە بەریتانیا شوقە و فێلای پێکڕن باشە تا چەند گرگەیمە گیانی هاوکاریمانە بێ لە ناو خۆمانە گیانی هاوکاری دۆکە پێوە نەبێ بەچی هاوکاری منەکەی ئەخبارە بێ نەبێ بەچی هاوکاری مەکەی وانە ئەنجا داهاتی نەوت هەر کەس نادانێت واز لە نەوت و گومشی برایم خەلیل بێنە واز لە گومشی برایم خەلیل بێنە داهاتی هەموو دوکانە بۆ کوێچێ ئەم نان خواردنە وشکەی تۆ چی بوو پێش وەڵا ئەو نان خواردنەوە ماڵیانەوە بێ پارە ئەمان ئەو نانش لەوێ ئارە بەخوا دوو نانیشە ئارە بەخوا پارە نییەوە تا ها دیبێنەوە بۆکەم بە لەفە ئەوان دوو نانیان نامێ ئەمانی لە ڕای خواشتێک تێکەن و تا پارە نایی پێم نییە لە موچە خۆر کرد یەکەم من ماڵی باوکم وایان لێکردم دووەمیش حکومەت مەسەلەی بازار و موچە تا چەوەکو خانمێکی ماڵ ئەم بێموچەیە تەسیری لە بازار و جموجۆڵی بازار کردو وەڵا زۆریش تەسیری تێکردو من یەکێکم وەکو فەرمانبەرم لە دایرەوە تقریبەنەوە حەو بۆ هەفتە ڕۆژە چێ من موچەم وەرنەگرتووە ینی بژێوی ژیانم ینی بڵێم چی نەک من هەر خۆم بە تەنیا ینی بگرە هەموو خەڵک ینی وای لێ هاتووە ینی ژیانی بڵێم چی وەک سفر بۆتەوە ئەرە وەڵا سفر تا چەند گرگە ئێمە گیانی هاوکاریمانە بێ کەسێک کە خانەوادەیەک ئاستی دارایی داهاتی باشە ئاگای لە چواردەوری بێ کەس و کارە نزیکەکەی بێ قەرزی داوە بە کەسێک و ئێستا مۆعیدی دانەوەیەتی مەسەن لی بوەستێ خاوەن خانوو لە کرێکی بوەستێ ئەم گیانە هاوکاریە تا چەند پێویستە وەڵای زۆر پێویستە زۆر پێویستە بەس ئایا ئەوە ئەکرێ کەسەی ئەو هێنا هاوکاریە خەڵک بکات کەم بۆتەوە زۆریش ئەزانی چی بژێوی ژیان بەعام هەمووی کەم بۆتەوە ینی هەچ کەسێک بێ ینی داراییەکەی گووا کەم بۆتەوە ناتوانێت هاوکاری بەرامبەرەکەی کات تا خەڵک برسی کراوە بەڵێ زۆریش حکومە دوای لە خەڵک کردووە خەڵکی زۆر برسی کردووە خەڵک زۆر دەهری بووە ینی وا بێزار بووە لە ژیان ئەڵێ خۆزگە ئەوەی کە پێشووتر کردومە خۆزگە نم کردایە ینی ئەو دەنگانی پێشتر کردومە بە کوردم یا خۆزگە قەت بە کوردم نایە هەمووی هەم ماڵوێران بۆ موچە و کورە هیچ نییە بازار نییە و ئیتر نازە بڵێم وڵاتی تا چەند گرنگەیمە دەستی هاوکاری بۆ یەکتی درێژکەیت کاتێک توانامان هەیە لە ڕووی مادی و لە ڕووی هاوکاری ویان کەسێک خاوەنی خانووە لە کرێچیەکەی بوەستێ لە مەسەلەن قەرزی داوە بە کەسێک مودەکەی بۆ درێژ کاتەوە یاخود داوای قەرزی لێقا بە پێیتوانە بتوانێت هاوکار بێ کەسێک خانەدانە دەستی هاوکاری بۆ بەرامبەر درێژ کات وەڵا هە زۆر پێویستە هەمومان چاومان لە فەقیرەکان بێ لە کرێچیەکان بێ لە داماوەکان بێ ئیتر ئەوەی وا هەیەی وە پێی پێویست یارمەتی ئەوەکان بدا ئیتر چۆڵی بازارەکەیت بەراورد بە سەرەتا زۆر بازار چۆڵە گشتی ئیش وەستاوە هەموو ئیشی وەستاوە بەخوا ئەچیتە دوکان هیچ بازاڕیانیەوەنە گوناحن هەم خەڵکەکەش پارەی پێ نییە هیچ بکڕێش لایانی دەرونی تەواو مانووە زۆر بەخوا هەر نییە ئیسا دائنیشی لە ماڵەوە من یەکێکی خۆمم هەلە خۆمەوە دەڵغە و خەفەت و هین لە خوای گەورە بە زیاد بێ بەخوا من ئەو نەبوونەیشە نیم بڵێم زۆر نەبوونم ئەلحەمدولیلا بەس هەیە ئەو ئازاری هەیە تۆ تەئسیر لە دراوسێکەتەکە تەئسیر لە کەسوکارە فەقیرەکەتەکە تەئسیر لە هاوسێ و هاوڕێ فەقیرەکەتەکە یەکێ داما ئەبینی لە بازارڕە وەڵڵاهیە هەل لە خۆتەوە نییە
متأثرة جنابەت یەکێکی لەوانەی کە قوربانیانی شاڵاوی ئەنفالیشیت کاتێ بینی ئەو مەئەساتە و بەسەر هاتووە ئاخر ئەمە بەرهەمە ئیسای چنیتەوە والله کورن وڵا بەرهەم نییە چیڵێ لەگەڵم حکومەتا چیڵێ هیچ ناوترێ هەموویان بۆ خۆیان هین کردو هەتا تەنانەت کارەباکەیان نەدیێکی لێ کردووە ئەی فەقیر معاش نەبێ ئەو کارەبایە ئەڵێ مانگی ئیتر لە ئیسەوە دواکردیان تا کارەبای 24 سەعاتی مانگی 250,000 500,000 دێتەوە من ئەیدەمە تۆ ئەیدە یەکێتر بۆی نادرێ لەمە لایشێ منە کرێکی حکومەت بەڵێ من خۆم کرێچیم لەم لایشەوە حکومەتیش کرێترم لێ سێنێ ئەو چەکەش ناداتێ چەکەیشم ناداتێ بازارەکەش ئەوەیە کەی بینی وەڵڵا ڕۆڵە گیان لە هەموو بارەیەکەوە هینیان خەڵکەکەیان هێن کردووە قرۆخ کردووە و ئیتر ئاوا خەڵکیان داما کردووە داما خەڵکیان فرۆشتووە بەداخۆ بووم حکومەتی خۆمانە ئەوە لەو لایشەوە حکومەت عێراقیش لەو لاوها غەدرمان لێکە ئەمانش لەم لاوها غەدرمان لێکە خۆی حەق ئەم فەقیر و هەژارە بستێنێ بۆ خاتری گەورەی خوا و ناوە جوانەکانی بۆ خاتری گەورەی خوا و سفەتە بەرزەکانی خوای حەق میلەت بسێنی حەق فەقیر و هەژار بسێنێ خوای گەورە لە کۆتایی بەرنامەکەدا ئەوەی گوێبیست بوون ژمارێکی زۆر لە هاوڵاتیان و کاسبکاران قسەیان بۆ کردی هەمویان کۆک بوون لەسەرەوەی دواکەوتنی موچە تەسیری لە بازار لە گیرفانی فەرمانبەر و هاوڵاتی کردووە جموجوڵی بازاری کەم کردوێتەوە ئەوەی دەربارەی هاوکاریەکەش بوو هەمووان کۆک بوون لەسەر گرنگی هاوکاری بەڵام نەشێرشاردەوە کە بەڕاستی دۆخەکە ئەوەندە خراپە ژمارەی ئەو کەسانی کە توانای هاوکاریانێ لە ڕووی مادی و زۆر کەم بۆتەوە بەڵام دەکرێت بە شێوازی دیکە هاوکاری بکرێت لەوەی کە ئەگەر کەسێک قەرزی داوە بە کەسێکی تر کاتێکی بۆ درێژکاتەوە خاوەن خانوو کاتێک کرێشیەکەی موچەی دوومان گەوەرنەگرتووە لی بوەستێ وە کەسێک کە پێویستی بە هاوکاری پێپیتوانام توانی قەرزی پێبە یاخود ئەو بنەماڵە و خانەوادانی کە خانەدانن ئاگیان لە چواردەوریان بێ لە کەسوکاریان بێگەر بە هاوکاری و یارمەتێکی بچووکیش بێت تا بەرنامە و بەیەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەست پێش کە سپاردەزای ناکە